بەڵێ سڵاوتان لێ بێم کاتتان باش. لە ڕاستیا ناسا خۆی کە بەرپرسە یاخود لایانی جێبەجەکاری ئەم پرۆژەیە کە دەستگایەکی فەرمی ئەمریکیە و تەمەنی لە ئێستا بەنزیکەی 62 ساڵە 1950 دامەزراوە و ئەم دەستگا لە ئێستا 17,000 کارمەندی هەیە و بودجەی ساڵانەی بەنزیکەی 23 میلیارد دۆلارە. ئەم هەوڵەی ئێستا بە هەوڵی 2020 ناسا ناوەبرێکە لە 2014 دەستی پێکردووە. هەوڵێکی تەواو جیاوازە لە دوایەوەی کە بەنزیکەی 100 ساڵێک تێپەڕێ زیاتر تێپەڕێ بەسەر یەکەم گەشتی ئاسمانی لەسەر هەساری زەوی لە ئێستا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایانەوە دەست پێشخەر بن لەوەی کە یەکەم فرین لە سەرمەریخ یاخود یەکەم فرینی کۆنتترۆل کراو لە سەرمەریخیش تاقیب بکەنەوە کە ئەما بێتە یەکەم هەوڵ کە بەم شێوە منەظەمە بتوانێت لەسەر مەریخ فڕۆکەیە کە بتوانێت کۆنتترۆل بکرێ بفرێت لەسەر ئەو هەسارەیە و بتوانێت فۆتۆ بگرێ و ڤیددیۆش بگرێت بە بەشێوەی ملەوەن و بە توانە و کەپاسیتێکی زیاد. ئەوەی کە لەسەر ئەم پرۆژەیە گرنگە باسی کراویشەوەیە کە لە مانگی دووەوە ئەم پاکێجە بەگشتی کە دوو بەشی سەرەکیە لە ئێستا لە سەر مەریخ جێگیر کراون کە لە نێویانە ئەوەی کە بە ناوی هەلیکۆپتەری مەریخ یا ئەنجێنیوتی ناوەبرێکە فڕۆکەیەکی بچووکە کە زۆر بچووکە کە وەزنی بەنزیکەی 1.8 کیلۆگرامە واتە 2 کیلۆش کەمترە کە بە توانای شەمسی کارەکە خۆی شەحنەکاتەوە لەگەڵ ئامێرێکی ترکە بە دۆڤەر ناسراوە. ئەمە ئامێرە لە شکلی سیارەیە کە تا ڕادەیەک پەیوەندیەکی تەواوی تەکنیکی و ڕۆبۆتیان هەیە لەگەڵ فڕۆکەکە و بەنزیکەی 100 متر لە دوای فڕۆکەکەەوە بێ لە کاتی فڕینە. فڕۆکەکە توانای زۆر سنووردارە لە ئێستا لە ڕاستیا بەنیازن کە لە ماوەی 30 ڕۆژە کە ناوێن ناوە 30 ڕۆژی تێستکردن 5 جار بفرێت ئەم فڕۆکە و هەر جارێک بەنزیکەی 3 بۆ 5 متر ئەتوانێت بەرز بێتەوە لەسەر ئاسمانی لەسەر زەوی مەریخەوە و بۆ هەر جارێک توانای ماگزیمەم زۆرترین فڕینی بەنزیکەی 90 چرکەیە واتە خولەک و نیوێکە بەنزیکەی کە ئەمە لە ئێستا تەنها تاقیکردنەوەیە. سبەینێ لە 10:30 بەکاتی واشنگتن ئەم فڕۆکەیە گەشتەکانی بێدەست پێ بکە یاخود جیابوونەوەکەی کردووە لە چەند ڕۆژی ڕابردووە. ئەڵبەتەوەی کە بیرم نەچێ باسی کەمەویشەوەیە هەوڵەیەکی سەرنەکەوتوی هەبووە لە چەند ڕۆژی ڕابردووە ئەم فڕۆکە بۆ پێی کە کەش و هەوای مەریخ تەواو کەش و هەوایەکی جیاوازە و فرسەتی فرین زۆر ناڕەحەتە زۆر ئەستەمە بۆیە لە ئێستا جارێکی تر سبەینێ ئەو وەزبوونە تاقیەکرێتەوە و فرینەکە کاتژمێر 11 بە کاتی مەریخە بێت و کاتژمێر 6:04 بەدووا بە کاتی ئەمریکا بە شێوەیەکی ڕاستەوە خۆم فرینە پیشانە درێ لە دەستگای ناسا خۆیەوە و لە بەشێکی زۆری تر لە ناوەندەکان و لینکی ئەو فرینە بە شێوەیەکی لایف بڵاوە کرێتەوە. ئەلبەتە ئەزمموی پێشتر هەیە لەسەر فرین بۆ سەرمەریخ یاخود نردنی جۆرێک لە ئامێرەکانی تر کەشتی ئاسمانیەکەش لێرەدایە. ئەمە بۆ یەکەم جارە ناسا هەلیکۆپتەرێکی لەم شێوەیە لە سەرمەریخ بفێنێت. بەڵام ئەمە تا چەند دەنگدانەوەی هەیە هەم لە ڕووی وڵاتان و هەم لە ڕووی جیهانی و لە ئێستادا مەمە بۆ یەکەم جارە پرۆسێکی لەم شێوەیە ئەنجام بدرێت. ئەمە هەوڵێکی زۆر تایبەتە زۆر جیاوازە و مێژوو ئەگۆڕێ و مێژووی ئەم زانستی کەشتی ئاسمانی و گەڕانی مرۆڤ لە هەسارەکانی تر وەکوتم ئەمە یەکەم ئەزمونە بێت لە دنیاە کە بتوانرێ بە شێوەیەکی کۆنتترۆل کرا فڕۆکەیەک بفرێنرێ یاخود بتوانێت بفرێت لەسەر ئاسمانی ئەو هەسارەیە کە لە ئێستا دووری ئەو فڕۆکە لە زەویەوە بەنزیکەی 173 ملیۆن مایڵە لە زەویەوە کە ئەمە مەودایەکی زۆر دوورە و ئەو فڕینش کە هەلومەرجی مەریخ بە شێوەیەکی تەواو ئاستەمە ئەو توانایی کە ئەو فڕۆکە بەکاری هێنێ بۆ فرین لەسەر مەریخ یەکسانە بە توانای فرینی فڕۆکەیەک بە درێژایی بە بەرزی 100,000 فیت کە لە ئێستا لەسەر هەسارەی زەوی هیچ فڕۆکەیەک نەیتوانیوە لە 80,000 زیاتر تێپەڕێ. بۆیە ئەو توانایی کە ئەو بەکاری هێنێ توانایەکی زۆرە بۆی بتوانێت کە تەنها 5 متر لە ئاسمانی ئەو شوێنە بەرز بێتەوە. ئەلبەتە کێشەی هێزی ڕاکێشانی زەوی و وەزنی هەوا هەیە لە مەریخا بە جۆرێکە 1 کیوبیک متر لە زەوی لە هەوا کێشەکەی 1 کیلۆگرامە بەڵام لە مەریخا ئەم هەمان قەبارە لە هەوا کێشەکەی تەنها 15 گرامە. بۆیە توانایەکی زۆر بەکار هاتووە و ناسا سنتەرێکیە لەسەر زەوی کە توانێت تەواوی ئەو ژینگانەی مانگ و هەسارەکانی تر تاقیب کاتەوە لەسەر زەوی بۆی بتوانێت هەوڵەکانی سەرکەوتۆ بن. بۆیە دوێنێ لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیاوان باسییان لەوە کرد کە لە 100% چاوەڕێی سەرکەوتنی هەوڵەکانەکەن کە هەوڵەکان سەر بگرێت لە
ئێسایە هەڵبەتە ئەمە تێستە و تەواو ڕۆبۆتیکە ئەمە هیچ دەستێکی مرۆڤیتیان نییە و هیچ کەسێک لەوێەوە نییە تەواوی ئەم بابەتانە بە شێوەی ڕۆبۆت و ئەو دڵنیایی ئەوان لە چیوە سەرچاوی گرتووە هەردی کاوان لەو بڕوایەدان لە سەداسەد پرۆسەکەیان سەرکەوتوو دەبێت. بەشێکی زۆری ئەم بڕواایە نەگەڕێتەوە بۆ پرۆفشنناڵی ئەم دەستگایە و ئەزمموی ئەم دەستگایە لە ماوەکانی پێشوە و ئەم هەوڵە خودی ئەم هەوڵە خۆی لە 2014 و دەسی پێ کردووە تا ئێستا بەنزیکەی 85 میلیۆن دلار لەم پرۆژە سەرف کراوە و ناسا لە 4 ساڵی ڕابردووە لە سا 5 بودجەی خۆی زیاد کردووە کە بە جۆرێک لە جۆرەکان لە 2005 بەنزیکەی 8,000 کارمەندیە بۆ لە ئێستا 17,000 کارمەندی هەیە و بودجەکەشی وەکو باسم کرد کە بە شێوەیەکی بەرچاو زیایی کردو بۆی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکایەوێت لەم بوارەش جارێکی تر پێشەنگ بێ و ئەم ئەزمونە تاقی کراوەتەوەکو باسم کردم فڕۆکەیە بە شێوەی لایڤ لە جارێک لەسەر زەوی لەو ناوەند و سنتەرانی کە ناوەندی تاقیکردنەوەکانی بۆشایی ئاسمانن لەسەر زەوی تاقی کراوەتەوە سەرکەوتوو بووە لە ئێستاشە ئەمەلێکی زۆریان هەیە یاخود چاوەڕوانێکی گەورەیان هەیە کە بتوانێت لەسەر مەریخی جارێکی تر سەرکەوتوو بێ کە بێگومان هێنانەوەی ئەم ڤیددیۆ سوورانە یەکەم جارە بێ بەو کواڵیتێەوە لە ئاسمانی زەوی مەریخەوە بتوانێت کە ئەو جۆرە لە فۆتۆ و ڤیددیۆ بگیرێ. ئەلبەتە ئەوان لە ئێسایە باسکردنیان یاخود بۆ وەڵامی و پرسیاری کە ئایا ئەمە لە ئێسایە بۆچی و چاوەڕێکیەکەن وەڵامیان بۆ ئەم ئەزمونەوەیە کە ئەمە بێتە یەکەم ئەزمموی فرین و چاوەڕێەوەکەن کە ئەو وێنانە و بەڵگانە و ئەو توانایی کە ئەو فڕۆکە پیشانی داوە بیهێنەوە وەکو ئەزمموی کاری گەورەتی لەسەر بنیات بنیان بە جۆرێک لە جۆرەکان کە بتوان لە داهاتووە فڕۆکەی گەورەتر قەبارەی گەورەتر و تەنانەت مرۆڤیش بنێرن بۆ سەرمەریخ و کە ئەمە بێتە هەنگاوێکی تەواو نوێ لەم بوارە و گۆڕانکاریکی تەواو گەورەیە بێ لەم جۆرە لە زانست و لە پێشکەوتن لە تەواوی دنیاە. بەڵێ هەردی سپاس بۆ زانێرەکانت.